بە ناوی خۆی گەورە و میرەبان ئایزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم پاشدا بڕانێک بۆی هەڵبژاردنەکانەوە جارێکی تر لە بەرنامەی گفتوگۆی دەرەوەی یاریگاوە بووینەوە میوانی ماڵەکانتان قسە و باسێکی زۆر هەن لە ماوەی ڕابردوو لەسەر وەرزش و بە تایبەتی تریش لەگەڵ دەستپێکردنەوەی یارییانەکان و کۆتایەتنی یاری هەڵبژاردەکان کە تەنها یەک مانگی تر ماوە تاوەی یاری هەڵبژاردەکان بەڕێوە بچێت کە ویژ مانگی داهاتووە و ئەم هەفتەیەش جاریتر چامپیۆنز لیگ بەڕێوە دەچێتەوە بۆی هەوڵ دەدەین لەم بەرنامەیە لە دیاریکردنی چەند تەوەرێک و گفتوگویەکی کراوەیە دەست بخەینە سەر زۆرترین ئەو ئەنجامانە یاخود ئەو ڕووداوانەی کە لە وەرزش چ لە ئاستی هەڵبژاردەکان چ لە ئاستی یانەکان ڕوویاندا و چاوەڕێ دەکەن ڕووبدەن لەم بەرنامەیە گفتوگۆی لەسەرکەنەویش لەگەڵ هاوڕێی ئەزیزم یادگار محەممەد یادگارجان جارێکتر بۆ سوپاس بۆ ئامادەبوونی کە لە بەرنامە ئەمڕۆ لەگەڵ ئامادە بووین. سپاس کاکە حەمە، سپاس بۆ خۆت و بۆ کەناڵە جوانەکەتان. زۆر سپاس. ئایزانم دەتوانن لە پێیجی تایبەتی پەیام سپۆرتەرەوە پێیجی فەرمی کەناڵی ئاسمانی پەیامەوە بینەری بەرنامەی ئەمڕۆ بن و گفتوگۆکانی ئەمڕۆتان لەبەر چاوبەیە کە ئێمە دەربارەی ئەو یاریانەی کە باسم کرد گفتوگوی لەسەر دەکەین. یادگار سەرەتا لە پاڵاوتنەکانەوە دەست پێ دەکەم ئەمەوێ بەکوی گشتی بڵێم سەرکەوتنی ینی پاژەوەی کە قەتەر گەیشتۆتە مۆندیال دوو هەڵبژاردەی دیکە بریتی دووەم و سێمی یاریەکانی مۆندیالیان بڕی کە یەکەمیان ئەڵمانیا بوو دووەمینیان هەڵبژاردەی دانیمارک بوو کە ڕیکۆردی دانیمارک ڕیکۆردێکی ئەجگار ناوازە بوو بۆی کە ئێستا پێی گەیشتۆتە بۆ مۆندیال. بە دیوێکی تر من پرسیارەکە دەکەم بۆی کە زوو گەیشتنی هەڵبژاردەکان بە یاریەکانی مۆندیال چ دەگەێنێت؟ ئێستا هەڵبژاردەیەکی گەورە گەیشتووە و هەڵبژاردەیەکیش کە هێدی لە ئەوروپا دەیەوێت خۆی نمایشکە. سوپاس بۆ جەنابەت. هەڵبەت گەیشتنی ئەم هەڵبژاردانە بە تایبەتی هەڵبژاردە گەورەکان یەکلایکردنەوەیان بۆ سەرکەوتن بۆ جامی جیهانی بێ یا پاڵاوانتی ئەوروپا بێ یۆرۆ بێ شتێکی زۆر باش ئەگەر تۆ بتەوێت بڵێ لە هەوڵێم لە سەرەتاوە یەکسەر زوو بلیتی گەیشتن بە بۆ لەبەرەوەی هەڵبژاردەکە ئیتر هەموو فکر و ئامادەکاریەکی بۆ پاڵەوانتێکا بێ کە پێی گەیشتووە واتە ئەگەر ئێستا هەڵبژاردەی ئەڵمانیا بە نمونەوە بۆیە باسی ئەڵمانیاژەکەم لەبەرەوەی تۆ هەڵبژاردە گەورەکان هەڵبژاردەی ئەڵمانیا کە گەیشتنیش من نمونەم لەسەر ئەڵمانیا بەڵێ لەبەرەوەی کە ئەڵمانیا ئێستا گەیشتووە بە مۆندیال دوو یاری پاڵاوتنی ماوە ئەمە کاتێکی زیاتر ئەیات بە فلیگ کاتێک کە هاتووە سەرکردایەتی هەڵبژاردەی ئەڵمانیاکان لە دوای لۆف و لە دوای ئەو شکستە گەورانی کە بەسەر هەڵبژاردەی ئەڵمانیا هاتووە لە ساڵانی پێشووترە کاتێکی زیاترە بەم ڕاهێنەرە تاوەکو بتوانێت خۆی کۆبکاتەوە هەڵبژاردەکە کۆبکاتەوە بیەوێت کۆمەڵە یاریزانی لاوی هێناوە بیەوێت تاقییان کاتەوە لە یاریە لەم دوو یاری کەماوە لە پاڵاتنە هەروە ئەو چەند یاریم پێم وایە هەڵبژاردەی ئەڵمانیا بەنیازە چوار یاری لەگەڵ چوار هەڵبژاردەی بێزۆک و ئیتالیا و ئیسپانیا و بەرازیل و ئەرجەنتینا بکە تاوەکو پێشەوە بچێتە ئیختیباری حەقیقیەوە کە مۆندیالە ئێوێ بەم شەژیاری کە لە بەردەستایەتیە تاکو و مۆندیال پێکاتێکی وا دروستکات کە ببێتەوە بە ئەڵمانیاکەی جاران هەڵبەت من ئەگەر بە شێوکی گشتی باز لە هەڵبژاردە گەورەکان بکەین هەمویان هەوڵێن زوو بلیتی گەیشتن بەدەستیشێن ئەگەر تاخیریش بێ یانی ئەگەر لە کۆتاییەکانی شابێ ئەمان هەرەو بلیتانە بەدەزێن ئەگەر حاڵەتێکی نادرە ببینی هەڵبژاردەیەکی بەهێزی ناودار دوجار لە پاڵاوت ناشکست بێنێ و نەگاتە ئەوە بەڵام بە شێوکی گشتی ئەم هەڵبژاردانە تەنها و تەنها یانێ بلیتی زوو بەدەستبێنن تاوەکو ئەوەیە کاتێکی زیاتریان هەبێ بۆ تاقیکردنەوە و دروستکردنی پێکاتەیەکی واکە لە مۆندیالە یا لەو پاڵەمەتی کە یانەوەی پێ بگەن بەڕاستی بیانەوەی هێزی خۆیان نمایشکن. قسەیەک هەیە دەوترێت حەزەکەم سەرنجی تۆ وەربگرم دەوترێت پاڵاوتنەکانی کیشوەری ئەوروپا پاڵاوتنێکی لاوازە و دەوترێت بەوەی کە بۆیە مفاجئەیەکی وا لە کیشوەری ئەوروپا نابینێ. من ئەمەوێت لەسەر ئەو قسەیە سەرنجی تۆ وەرگرم بەڵام لەگەڵ ئەنجامەکانە بۆم لێک بیتەوە. هەڵبەت ئەوە بۆ چوونێکی هەڵەیە ئەگەر باسی مێژووی پاڵاوتنی کیشوەری ئەوروپا بکەیت چەندین نمونەی زیندوو هەیە کە ئەنجامی چاوەڕوان نەکراوە کاتێک هەڵبژاردەیەکی لاواز توانیوەتی بەسەر هەڵبژاردەیەکی گەورەیە سەرکەوێ یان ڕێگری لێبکانەیە لێبگا بە پاڵاوانتێکی بێز چەندی نمونەمانەیە
ئەڵمانیامان بە نمونە باوەرگرم جارێتر لە ئومەمی ئەوروپای یعنی بۆ پاڵەوانتی ئەوروپای 1960 ئەلبانیا نەهێشت ئەڵمانیا سەرکەوێت ئەلبانیا و کاتە تیپێکی وان نەبووە تاکو بڵێ وەڵا هەڵبژاردێکیەوە بێزە تاکو بە یەکسانبوونی لەگەڵ ئەڵمانیاوای لەکرد کە ئەڵمانیا نەگا بۆ پاڵەوانتیە ئیتالیا بە هەمان شێوە ئیسپانیا بە هەمان شێوە فەڕەنسا بە هەمان شێوە ئینگلتەرا بە هەمان شێوە واتە بە درێژایی مێژووی پاڵاوتنەکانی کیشوەری ئەوروپا هەڵبژاردەکە ئەگەر لاوازیش بوو بێ لەسەر کاغەز بێ یا بە چاو بڵێ یا بە ئاست بڵێ بەڵام دوجار توانیوێتی مفاجەیە بخۆڵقێنێ چەندین جار هۆڵندا فعلەن ینی زۆر جار لەم هەڵبژاردە گەورانەیە کاکە هەر زیندوترین نمونە بە هەرچەنە ئەگەر فلیگ ناتە فرێ ئەڵمانیا کەوتیان پێم وایە لە سەردەمی لۆفا ئەوەش دووبارا بۆ کە ئەڵمانیا زەحمت بێگەیشتنی بە مۆندیالی قەتەر مەقدۆنیا لە ناو ئەڵمانیا لە ئەڵمانیای بردەوە ینی تاریخ بەڵێ ینی سەیری کە کەواتە ئەمەمان پێڵێ ئەنجا کاکە حەمە لە دوای هاتنی لە دوای دروستبوونی پاڵەوانتی نیشن لیگیش بەڕاستی ئەمە پاڵەوانتیەکە کە هەر لە بەرنامەکە جەنابیشتا کاتی خۆی باسمان کرد هەدەفی سەرەکی یەکێتی تۆپی ئەوروپا بۆ دروستکردنی ئەم پاڵەوانتیە بەهێزکردنی هەڵبژاردە لاوازەکانە وردە بەرەو پێشخستنی ئاستیانە تاوەکو بتوانن ڕوبەڕووی هەڵبژاردە گەورەکان بوەستنەوە ینی تاکەی ئەم هەڵبژاردە لاوازانە بەرامبەر بە هەڵبژاردە بێزەکان سیانزەوی دۆڕێ دوانزەوی دۆڕێ شکستێکی گەورە بێنێ نەخێت وردە بینین ئێستا ئەنجامەکانی نیشن لیگ و سوودەکانی نیشن لیگە بینی لەگەڵ ئەم پاڵەوانتیانە تا چەندێک سوودی بە هەڵبژاردە لاوازەکان گیانەوە باش وەستانێ بکەین لەسەر ئەڵمانیا یادگار فلێک پێنجاری سەرەتای بردووەتەوانێ بەڵام با من بە دیوێکی ڕەخنەگرانە بپرسم ئەم جاریان با ستایشکردن نەبێت لە بەروی مانەوە نەمانوێ شایانی ستایشکردنە بەڵام با من پێشوەختە دیوێ ڕەخنەکەی بگرم بەشکە لەگەڵ ستایشەکە یەکان ژیر بێ فلێک هەمومان دەستکەوتی لەگەڵ باری منە خازانین و هەمووشمان تەجروبەی کاری ڕانانی لەگەڵ یواکیم لۆڤازانین کە یاریدەدەرێکی باش بووە بەڵام ئەکرێت چی بکا بۆ ئەڵمانیا ئایا ئەڵمانیا و تۆپی پێی ئەڵمانیا هێشتا لەو لوتکەیە ماوە کە بەرداوامی باسی لێکرێت ئەمە بە چیەوە بەستمەوە یادگار بە شتێکەوە دەبەستمەوە کە لە ماوەی ڕابردوو بینەری وەرزشی بێزار بوو لەوەی هێندە ناوی ڕیال مەدرید و بەرشلۆنە بێنرێ لە کاتێکا تیپەکانی تر بوو بۆمە گەوری چامپیۆنز لیگ بەڵام هەر ناوی ڕیال مەدرید و بەرشلۆنە هێندا ئیتر هۆکارەکەی میسی بێ ڕۆناڵدۆ بێ هەر شتێ بێ ئایا ئەم بارودۆخە لەگەڵ ئەڵمانیا تا چەند فەرقیە لەگەڵەوەی بەرشلۆنە و ڕیال مەدریدی چەند ساڵی ڕابردووە پرسیارێکی زۆر جوان و وردە هەڵبەت ئەگەر بینەرێکی سە بینەرمان بێت گوێ لەم پرسیارە بگرێت لەوچە قورس بێ بۆی ینی قورس لە تێگەیشتنیە چۆن تۆ بیبەستیتەوە بۆی کە باسی کرد هەڵبەت هەڵبژاردەی ئەڵمانیا لەگەڵ هاتنیوە بڵێن لە فلیکا بۆ هەڵبژاردەی ئەڵمانیا کاری گەورە و قورسی فلیک لەسەر شانێتی گێڕانەوەی ئەڵمانیا بۆ ئەو شکۆیی کە پێشترتیا بوو هەموو کاتێکە ئەوت هەڵبژاردەی ئەڵمانیا لەپاڵ کۆمەڵی هەڵبژاردەی ترایەکێ بوو لە هەڵبژاردە پاڵیوراوەکان بۆ هەر پاڵەوانی تێک بوو یا هەر تیپێکە بەرامبەر ئەڵمانیا یاری کردوێ ترسێکی لە دڵا بوو ئەگەر هەڵبژاردە بێزەکان بوو بێ هەڵبژاردە لاوازەکان بوو بێ تەنان لە میۆڕوێ شاوەکو ڕکابەر ناوێندا ئەگەر چی ئاستیشی لاوە بەڵێ کەواتە یەکەم کاری بڵێن فلیک لەگەڵ هەڵبژاردەی ئەڵمانیا جێڕانەوەی ئەو شکۆیە ئەو ناوە گەورەیە بۆ هەڵبژاردەی ئەڵمانیا بیرمان نەچێ ئێستا لە ڕیزبەندی فیفای ئەڵمانیا چواردەیەمە کەوتۆتە جێژاوێکی گەورەوە لەوەچێ لە تەصنیفی کۆمەڵەکانی جامی جیهانیا لە ئاستی دووەم بێت لە ئاستی دووەم بێ بە کێشەیەکی گەورە لە بەرەی ڕوبەڕووی هەڵبژاردەیەکی بەهێزە بێتەوە کە لە ئاستی یەکەمە کەواتە ئەمە یەکەم ئیشی فلیکە شکۆ بۆ ئەڵمانیا بجێڕێتەوە ئەو ناوە گەورەیە بۆ ئەڵمانیا بجێڕێتەوە ئەگەر باز لەوە بکەین کە ئەگەر نادیەکانی تر هەمیشە جێدەستیان دیار بۆ بەڵام هەر ناوی بەرشلۆنە و ڕیال مەدرید داتووە من لە یەک شتایی بینم ئەگەر جیاواز بێ لەگەڵ هەڵبژاردەکانە وەکو خۆ داماژەش پێ کرد لە ماوەی ڕابردووە کۆمەڵی ئەستێرەی دیاری تۆپی پێ لەسەر ئاستی جیهان لەو دوویانەیە کۆبوو بوونەوە بەڕاستی و زۆربەی زۆری دەستکەوتە کۆمەڵیەکان و جەماعەکان و دەستکەوتە تاچەکان ئەچۆ لای ئەو یاریزانانە ئەو ڕاهێنەرانەی کە لەو دوویانەیە دابوون بەڕاستی ئەمەیە ئەبێتە خاڵی بەهێز لای هاندەر لای بینەر کە هەمیشە ئەگەر ڕیال مەدرید و بەرشلۆنەش لە پاڵەوانتەکانە ئاستیان لاواز بەیان نتوان پاڵەوانتیەک بەرن هەمیشە پاڵێورا بن بە حکومی کە من باسم کردەوە یاریزانە ناودارانە بۆ هەڵبژاردەکانیش هەمان شتەکاکە حەمە بۆ تایبەتی بۆم لێک بەرەوە لەگەڵ ئەڵمانیا لەبەروی تۆ خۆت من بۆیە بۆچی دەقیقەوە پرسیارم کرد
لەبەی خۆ سەرەتا وتە چەند ساڵی ڕابردووی شکۆی ئەڵمانیا بەدەست لۆڤەوە ڕوخێندا بوو. یعنی ئەمە ڕێک لەگەڵ ئەو بارودۆخەیە کە گرێتوانێ کە سەرڕای ئەم ڕوخانەش بەڵام ئەڵمانیا لە دیوی هاندەرەوانێ هەر بە بەهێزی بە شکۆداری ناوێنراوە بۆ ئێمە ڕێگلێکی بیتەوە. ڕاستە هەڵبەت ئەگەر لێکی بەمەوە بڵێن ئەو یانانە کە باسی هۆکارەکانیمان کرد بۆ ئەڵژادەی ئەڵمانیاش ئەڵمانیا کاکە هەمەیەکێکە لە قوتابخانە گەورەکان لە بواری تۆپی پێەیە. هەڵبەت فەلسفەی قوتابخانەی تۆپی پێ ئەڵمانیا جیاوازە لەگەڵ کۆمەڵی قوتابخانەی تری تۆپی پێەیە کە هەمیشە یاری جەماعیە یاری دەستە جەمعیە و هەل لە گۆڵپارێزەکەیەوە ئەڵمانیا بە دووسێ شێواز یاریەکات یا لە گۆڵپارێزەکەیەوە بە پاسا دەڕات بۆ ناوچەی سیزایتیپی بەرامبەر یان نەخر بە تۆپێکی درێژی گۆڵپارێزەکە بۆ ڕیزی پێشەوەنی هەمە چەشنی بڵێ کەواتە ئەم یاریە لەو پێشوە لە ئەڵمانیا نەمابوو بۆ لەبەری واکی ملۆڤ دەچۆ سەر تیکی تاکاکەی کە ئەم ماوەی ساڵانی پێشوە دروست بوو بۆ ئەم یاریە مەدرسەی تۆپی پێ ئەڵمانیا قوتابخانەی تۆپی ئەڵمانیا هەزمی ئەم یاری نەئەکرد لە ناو هەڵبژاردنەکەیان ئەگەر لە هەندێک یاریشە جێبەجێکردنی تەکتیک هەڵی ئەڵمانیا بەڵێ بەڵێ لەبەر ئەوەی کاک محەممەد ئێستا هەڵبژاردەی ئیتالیا بە نمونە بێنینەوە هەڵبژاردەی ئیتالیا لە 2010 ببینە هەڵبژاردەیەکی نەخۆشی لاوازی سست بەدەست ڕاهێنەرێکەوە کە نێزانی چۆن پلان و تەکتیک بەم یاریزانانە بکایە چۆن ئەم یاریزانانەوە لێ بکە باوە کاتێک ماشینیات سەیری کەیسای ئیتالیاکی زۆر جیاوازە بینی کاکە ئومەمی ئەوروپای بەدەستێناوە یەکێکە لە هەڵبژاردە بێزەکان هاتۆتەوە سەر لە ڕیزبەندی هاتۆتەوە پێشەوە هەڵبژاردەیەکی تۆقێنەری هەیە ئەمە ئەکەوێتە سەرچی سەر شێوازی ئەو پلانی کە ڕاهێنەرەکە پێیەکات ڕاهێنەری هەڵبژاردەی ئەڵمانیا من ئێستش پێم ئەڵێن 2014 کاتی هەڵبژاردەی ئەڵمانیا یەکەمە بێ دەستکەوتە هەرە گەورەکەی زیاتری بەشەکەی بۆ فلیکە نەک بۆ لۆف سەیری واکیم لۆفکە لە سێیاری یەکەمی کۆمەڵی 2014 تا یارێکی جەزائیریش پلانی ئەڵمانیا بە غەڵەت داهێنێ لە کاتێکە فلیبلام دەستخۆش فلیبلام یەکێکە لە باشترین باڵەکانی باڵی چەپی بڵێن دیفاعی بەرگریکردن لەویا ئەزانە یاری کات و یاری دروست کاتەوە کە ئەو هێنابووی لە بەردەما لە ناوەڕاست یاری پێکرد بە هەمان شێوەی بایەری ئەو کات بڵێ کاتێکە بینی ئەڵمانە لە چواریاریەکەمە خراپە بەڵام کاتێک فلیک ئاگاداری ئەکاتەوە دوو ڕۆژ پێش یارەکەی فەڕەنسا ئەڵێ لەگەڵ ڕێزما بۆ تۆ کە ڕاهێنەری بەڵام تکال لێ یەکەم ئەم یاری فەڕەنسا شێوازەکە بگۆڕە لام بخەرەوە شوێنی خۆی یاریزانی تر بێنە خزێرە بێنە با لە بەردەما یاریکایکی مەسعود ئۆزیل و خزێرە با دووی نەبگرن فعلەن ئەڵمانیا بە بەهێزی دەرکەوتەوە بوو کە بینیمان ئەنجامەکەی بە کەواتە دەستکەوتەکە زیاتر بۆ فلیکە شێوازی تاکتیکی لۆڤ زۆر هەڵە بوو لە تەطبیقکردنی ئەمە جیاوازە ئەمەی ڕیاڵ مەدرید و بەرشلۆنە جیاوازە زۆر جیاوازە بەڵێ لەبەرەوەی ئەوان بۆ کۆمەڵە یاریزانە کەوتمان یاریزان ناودار و ڕاهێنەرە ئەمێ باس لە ئەرجەنتینیشکەم بەس بە یەک دێر لەسەر دانیمارک و ئەنجامی دەستەبەری کرد کە تاوەکو ئێستا لە پاڵاوتنەکانی مۆندیالە سەرڕایبوونی کۆمەڵی هەڵبژاردەی بەهێز لە گروپەکەیە تاوەکو ئێستا کلینشیتە کە نەمسایەکی شیتیا بوو کە هەمومان بینی لە ئۆرۆ یان ڕابردووە ئاسی کێچگار بەرزی پێشکەش کرد تەنان نزیک بوو لەوەی ئیتالیا ماڵاوایی پێ بکات لە ئۆرۆیە بەڵام لە کاتی زیادکراوە شکستی خوارد دانیمارک بە کلینشیتەوە گەیشتە مۆندیال یعنی وەکو ڕیکۆرد وەکو دەستکەوت وەکو ناوی دانیمارک یعنی ئەمەش هۆکار چ هۆکارێک لە پشت دەمەوە بێ کە ئەم هەڵبژاردانە بەم شێوەیە دەرکەون هەڵبژاردەی دانیمارک لە 1986ەوە کاتێکە هەردوو برایانی لاو درۆب یاریان دەکرد برایان و مایکل لاو درۆب و ئۆسن و کۆمەڵە لەو یاریزانانە سەردەمێکی زێڕینی تێپەڕ کرد تا ساڵی 1992 کە جامی نێتەوەکانی ئەوروپای بەدەستێنە لە دوای ئەوە کاکە حەماگەر بیبینی مێژووی دانیمارک وردە بەرەو خوارەوە هات و زیاتری قوتابخانەی دروستکردن و پێگەیاندنی یاریزانیان نەبوو تایبەتی لە دوای بەڵێ زیاتر ئەو ڕاهێنەرانەیە هاتن قیادێمتی بە ئەم هەڵبژاردەیانە کرد زیاتر بە یاریزانی بەتەمەنەوەیان کرد بەڵام لە دوای ساڵی 2009 کاتێکە بینن شۆڕشی نوێی تۆپی پێویستی بە خوێنی تازە و یاریزانی گەنج و ئەوەیە و ڕاهێنەری لاوەتوانێت قیادەی هەڵبژاردە و تیپەکان کا بۆی ئەنجامی باش بەدەستبێنێ ئەمانە هاتن شێوازی تەکتیکی وڵاتەکەیان گۆڕی لە یاریکردنە هاتن کۆمەڵی قوتابخانەیان لە وڵاتەکەیان ناکردەوە لە لای بەسەرپەرشتی یانەکان توانیان ئەم کۆمەڵە یاریزانی کە ئێستا نوێنەراتی هەڵبژاردەکەکەنە یاریزانانە پێ بگەێنن کاکەم
هەڵبژاردی دانیمارک لە دوای 2009 سەیری قەفزەکانی کە وردە کێرفەکانی بەرەو بەرزیە ڕایانی ئەوە نییە بڵین هەڵبژاردێکە لە یەک ئاستا نەخەمە ڕیکۆردێکی ناوازێت ئەمە ڕیکۆردێکی ناوازەیەکو خۆت فەرمووت بەبێ ئەوەی هیچ گۆڵێکی لەسەر تۆمار کرێ گەیشتۆتە مۆندیال کەواتە دەستکەوتی ئەم چەند ساڵی پێش و ئەچنێتەوە کە ئافرم بۆ فیدراسیۆنی تۆپی پێەکەی توانی زوو فریای خۆی کە ڕۆژ ئەنجامیان باش بەڵێ لە شۆڕشی نوێی تۆپی پێیا دوانەکەون توانیان ئەو گۆڕانکاریە بکەن بە دروستبوونی قوتابخانەی تۆپی پێ تاوەکو بتوان یاریزانی گەنج دروستکەن چونکە کاک محەممەد ئێستا ئەم گۆڕانکاریە گەورەی بەسەر بواری تۆپی پێیا هاتووە پێویستی بە یاریزانی ئەزمون زۆر کەمە پێویستی بە ناو زۆر کەمە تەنها پێویستی بە یاریزانی لاو و خوێنگەرم هەیە تاوەکو بتوانێت ئەو تەکتیکە بکات چکە یاری ئێستا بە زیاتر بووە بە جەماعی زۆر باشە دووشتم ماوە لەسەر هەڵبژاردەکان کە بەشێکیان دەچێتەوە سەر نێشنلیگ بەڵام بەشێکیان هەر لە پاڵاوتنەکانە با کۆتاشتی پاڵاوتنەکان باسکەم ئاسی بەرازیل پێم وایە لە بەهۆی کوپا ئەمریکا و چەند جارێک باسمان کرۆ بەڵام دەمەوێت لەسەر ئەرجەنتین وەستانێ بکەم ئەرژەنتین سێیاری ئەم کۆتایی پاڵاوتن بە کلینشیتەوە بەڕێ کرد یعنی هەر سیارەکە بەرامبەر پاراگوای بەرامبەر ئۆرۆگوای یاری ڕابردوش بەرامبەر پیرۆ سەرڕایەوەی پێناڵتێکیشی لەسەر گیرا بەڵام هەر سیارەکە بە کلینشیتەوە هاتە دەر وەجگە لەوە جیاوازیکی تر هەبوو یادگار هەموو یارەکانی ڕابردوو وە لە کۆ و تەواوی پاڵەوانێتیەکان گۆڵەکانی ئەرجەنتین یعنی مەحاڵ بۆ گۆڵی میسیتیانە بێ مەحاڵ بۆ ئەسیستێک و دوو ئەسیستی میسی لە ساحایە نەبوو بێ مەحاڵ بووە کە ڕۆڵی 100% مێسی لە ناو یاریگە بوونی نەبوو بێ بۆ سەرکەوتنەکانی ئەرژەنتین کە من پێم وایە بەردەوامیش ئەو ڕۆڵی هەیە و بەردەوامیش ئەو ڕۆڵی ژێرێت چ بە وەهمی بێت چ بە ئەکتیڤی بێ کە ڕۆڵی هەبوو بێ بەڵام ئەم سیاری ڕابردوو یعنی ئەگەر ئێمە بە نمونە وەریگرین یاری ئۆرۆگوای ئەسیستێکی میسیە دەچێت بە گۆڵە یعنی ئەسیستێکە باوەڕەکانێکا گۆڵێکە لە کوی سێ یاری تەنها ئەو گۆڵە هەبووە کە ئەمە وەکو حاڵت باسیکەین ئەرژەنتین بەرەو چی هەنگاوەنێ یعنی هەم کلینشیتەکانی بوونی مارتینێس و هەم ئەو جیاوازی ئەرجەنتین و سەرکردایەتیکردنی لاوتارۆ و گۆڵکردنی تەواوی یاریزانە یعنی ئەگۆڕێ گۆڵەکانی ئەرژەنتین خۆت ئاماژت بە شتێک کرد هەڵبەت ئەرجەنتین ساڵانی پێشوو باجی هەژمونی میسیە لەسەر هەڵبژاردەکە بەڕاستی یعنی ئێمە هەموو کادوتومانە هەڵبژاردەی ئەرجەنتینێکێکە لە هەڵبژاردە بەهێزەکان و هەموو ساڵێکی سەیریکە پێکاتەی ئەرجەنتین بە کۆمەڵی یاریزانی ئازبەرز و لێ هاتوو بەهێزەوە بە قووەتەوە یەکێکە لە پێکاتە هەرە بەهێزەکانی مێژووی تۆپی پێ بەڵام کاتێکە میسیەت سەرکردایەتی هەڵبژاردەی ئەرجەنتینەکە ئەم هەژمونە لەیانەکەەوە گوازرێتەوە بۆ هەڵبژاردەکەش بەڵام بە دیوە خراپەکەیە یعنی نەک بە دیوە باشەکەیە کە لەیانەکە ڕۆڵە کێ سەبەب بۆ بەڕێت ئێستا بێمە بەسەر باسیەوە کاتێک کابینن میسی قیادەی یانەیەکە کاوەکو یانەی بەرشۆنە بۆ هەموو دەستکەوتەوە بۆ هەموو ئەسیستە و بۆ هەموو گۆڵە و بۆ ئەو هەموو ئەنجامە باشە ئەم خەیاڵە لای یەکێتی تۆ پێ ئەرجەنتین وا لێگەیرێتەوە کە میسیە بێ هەمان ڕۆڵ ببینێ لەگەڵ بژاردەی ئەرجەنتین جا هەڵەکە لێرەیە شێوازی یاریکردنی هەڵبژاردەی ئەرجەنتینیا هەڵبژاردەیەک لەگەڵ یانەیەکە کاکە حەمە زۆر جیاوازە یعنی قەت تۆ ناتوانانی هەڵبژاردەیەک و یانەیە بخیتە هێتای تەرازیۆ کۆبڵی یەکەن یانەکە لە محەممەد سەلاحیش لە میسر هاگیریە کە محەممەدە بوتریکە لە ستۆدیۆ بین سپۆرت هەمان وەڵامی یاوانێ تی ئاستی لیڤەرپۆڵ بێنێتە میسر هەرگیز بە زۆر جیاوازە کاکە حەمە لەبەرەوەی تۆ یانەکە من ڕاهێنەرێکم ڕاهێنەری یانەیەکەم لە هەج مەرکەزێکە لە هەر شوێنێکە یاریزانم بێت چم بارزوی خۆمەی هێنم ئەی کڕم بەڵام هەڵبژاردەکە زۆر جیاوازە تۆ بە ناوی وڵاتەکەتەوە یاریەکەی تۆ بۆ هاندەری وڵاتەکە دیارەکەی کە خۆت خوێنت یە وڵاتەیە و دروستبووی ئەو وڵاتەی سێ هەڵبژاردەکەی ئەوە نییە من لە مەرکەزێکە یاریزان نوقسان بێ بچم بارزوی خۆم بیکڕم بێنم نە کەواتە هەڵبژاردە بەراورد ناکرێت و هەڵەی فیدراسیۆنی تۆپی پێ ئەرجەنتینەوە بوو کە چەند ڕاهێنەری ژاو چەند ڕاهێنەرێکیش گۆڕا چاوی و توانا و ئاستیان تەنها لەسەر میسی بوو کە شت بۆ ئەرجەنتین کە ئەمەش هەڵەیەکی گەورە بوو میسی هیچی پێ ناکرا لەوە زیاتر نەبێ کە زەختێکی زۆر ماندووە بوو بە ماندوێتی جاری وا بۆ گەڕایەوە تاسیری لە بەرشۆنش کرد بوو بەڵام هاتنی سکالۆنی پێم وا بێ سکالۆنی وانە ساتۆتە بۆتە ڕاهێنەری ئەرجەنتین وردە من سەرەتاش لە هاتنی
ڕاهێنەرە وتم ئاماژەم بەوە کرد وتم یەکەم ئیش ئەم ڕاهێنەرا بێ وردە وردە هەژمونی میسی لەگەڵ ئەم هەڵبژاردەیە نەهێڵێ وا بکە سەرکردەی تیپەکە بێ سەرکردەی تیپەکە بێ بەڵام ئەرچی سەرشانی میسی دابش کرێ بەسەر هەموو یاریزانەکانی ترایانی تەنە هەمووی لەسەر شانی میسی نەبێ بینیمان وردە وردە یاری لە دوای یاری هەڵبژاردەی ئەرجنتین ڕۆڵەکانی میسی تەوزیع ئەکرا لە نێوانی 11 یاریزانەکەیە یعنی ئەرجنتین ئەوە خامی هەیە کە بتوانێت ڕۆڵی میسی بە زیاوە بجێڕە لە نێو یاریگایە بەڵام ئافەر بۆ ڕاهێنەری کە بتوانێت چۆن تەوزیفی ئەم خاوانە بکات لە نێو یاریگایە بەڕاستی و سکالۆنی توانی ئەمە بکە ئێستا وردە وردە ئێستا خۆدا باشت پێکرد بە تایبەتی لەم سێ یاری کۆتاییە تەنایەگە سیستیمیسیە کەواتە ئەمە چیمان سیستێ بوو بە گۆڵ ئەمەمان پێ ئەڵێ کەم ئێستا ئەرجنتین بە تەواوەتی وردە وردە خۆی یاوەتەوە یاریە جەماعەکە بە کۆمەڵی یاریەکەم چکە ئێستا ئاماژەشم بۆ کرد یاری ئێستا چی لە یانەکان بێت چ لە هەڵبژاردەکان بێ یاری جەماعینەکەی تیاچووی زۆر باوی تاگ نەما باسی یاری و کرد یادگار بەس ئەمێ کۆتا سەرنجۆر گرم لەوەی کە من پێم وایە یعنی منەمە قەنەعاتی خۆمە ڕۆڵێکی ئێجگار گرنگی سەرکەوتنەکانی ئەرجنتین بوونی ئیملیانۆ مارتینێزی گۆڵچیە زۆر تەواوە کلینشێتەکان ئەومان پێڵە کە ئەم گۆڵپارێزەیەکێکە لە هەرە گۆڵپارێزە زۆر باشەکانی مێژووی تۆپی بێ ئەرجنتین چکە تۆ بە چی قساکەی دوجار بە داتا قساکەی جاگەر تۆ هەڵبژاردەی ئەرجنتین لە مای ئەم سیاریا 4-5 گۆڵی لێکرا قەت من و تۆ دانانیشتین بڵێن ئەم گۆڵپارێزە گۆڵپارێزێکی باشە و یا هۆکاریەوە بووە کەسەر نە گۆڵپارێز پشتی شێری بەرەکەوێت لە سەرکەوتنەکانی شێری بەرەکەوێت لەبەرەوەی ئێستا ئەم گۆڵپارێزەی ئەرجنتین نیوەی تیپەکەی زۆر باش چمە سەر نەیشن لیگ و بردنەوەی پاڵاوانندەکە لەلایەن فەڕەنساوە کە فەڕەنسا ئیتالیا ئیسپانیا بەلجیکا بەشداریان تێدا کرد کە لە کۆتای فەڕەنسا پاڵاوان ئیسپانیا دووەم بوو ئیتالیا سێم و بەلجیکا چوارم بە قسەیەکی جیرۆ دەست پێ یەکەم جیرۆ لە لێدوانێکی ئەمڕۆیدا باس لەوە کاڵێ هۆکاری شکستی فەڕەنسا لە یۆرۆ هۆکارەکەی کەریم بنزیمە بوو بەڵام ئەمە چیەکە درێژەی پێەیە ئەڵێ بەو دیوەی ناکە من ڕقم لە بنزیمە بێ یا بڵێن بنزیمە خراپە بەوەی کە بە هۆکاریەوەی بنزیمە ڕاستەوخۆ لە یۆرۆیا پەیوەندی باڵبژاردی ئیسپانیا ئێمە نەمانتوانی لە شێواز و پێگاتی یاریکردنە دۆخێکی باش بگونجێنین بۆ فەڕەنسا ستایل یاریکردنی مۆندیالمان گۆڕا بە شێوازێکی تر ئایا ستایل یاریکردنی فەڕەنسا لە مۆندیالی 2010 و دواتر یۆرۆ و پاشان نەیشن لیگ ئەتوانین وەریگرین بڵین گۆڕانی تاوی بەسەراتۆ یاخود هەڵەکانی دیشان هۆکار بوو بێت چ بۆ شکستی یۆرۆ چ بۆ سەرەتا خراپەکەی مۆندیال و دواتر بردنەوەی نازناوەکە و دواتر پاڵەوانبوونی نێشن لیگ تا چەند ڕۆڵی ڕایەنەر کاریگەرەوە تا چەند یاریزانەکان کاکە حەمەد هەڵبەت کاتێککە تیپێک یاری ئەکات بۆ برنەوە یاریەکەوە هەموو ئامانجی ڕاهێنەرێکیش ئەوەیە کە سەرکەوتن بەدەست بێنە جائیتر هەر ڕاهێنەرێک ڕوئیا و یاریکردن و پلان و تەکتیکی خۆی جیاوازە بۆی کە پێیەکات دیشامپ یەکێکە لە یاریزانە هەرە باشەکان لە مێژووی تۆپی پێی فەڕەنساوە بە ئیزافەکردنی بەدەستێنانی مۆندیال و نێشن لیگیش ناویەچێتە ناو مێژووی زێڕینی وڵاتی فەڕەنساوە کە وەکو ڕاهێنەریش دەستکەوتی هەبووە کەواتە تۆ ناتوانانی بڵێ دیشام ڕاهێنەرێکی خراپە بۆ لەبەرەوەی ئەم کوڕا لەسەر ئاستی یاریزان توانیوێتی ئەنجام بەدەست بێنێ قیادەی فەڕەنسا بکە وەکو ڕاهێنەریش قیادەی فەڕەنسای کردەوە بۆمانە بەڵام لە زیاتر باسی ئەوروپاکە بکەین کە بۆچی فەڕەنسا خراپ بوو لەبەرەوەی لە جامی جیهانەیە فەڕەنسا یەکەم بووە گەر خراپیش بوو بێ گرنگەوەی هەڵبژاردەکە یەکەم بوو هەڵبژاردەکە من ئەڵێم کەریم بنزیمە قسەکەی جیرۆ زۆر تەواوە ینی هاتنەوەی کەریم بنزیمە بۆ هەڵبژاردەی فەڕەنسا شێوەیەکی خستنیە و ئامادەکاری و هەروەها پێکاتی فەڕەنسا خودی بنزیمە نییە نه خودی بنزیمە خۆی یاریزانێکی زۆر گەورەیە تۆ سەیری کە لە ڕێڵمەدیدا چ دەورێکە بینێ و لە هەڵبژاردەی فەڕەنسا شابامان بە تایبەتی لەم نێشن لیگای کاکەیەکە بوو لە هۆکاری بەلجیکا و سیاری ئیسپانیای فەڕەنسای لە هەردوو یارەکە بەڵێ کەواتە هاتنی بنزیما لە دوای ئەو مقۆ کێش و گرمە و کێشەی کە بەسەری هات بابەتی بنزیما و یاری بەڵێ ئەم کۆمەڵە بابەتەی کە هاو بەسەرا لە دوای ساڵانێکی زۆر هاتنەوەی بنزیما کێشەی بۆ پێکاتی هەڵبژاردەی فەڕەنسا دروست کرد ئەمە ناکەوێتە سەرشانی ڕاهێنەر بە هەمووی بڵێ خەتای ڕاهێنەر بوو نەیتوانی تەعامل لەگەڵم بابەتەیە بکە یاریزانەکانیش خۆیان
بەشێک لەو خراپەیە لەو ئازنزمیە لەو ئەنجامە شکستانەکەێتە سەرشانی یاریزانەکانیش چکاتۆ یاریزانێکی گەورەیەکو من زیماگەڕێتەوە بۆ هەڵبژاردەکە یعنی بادی شامبیش بڵێ بەم شێوازە ئەبێ یاریکرێتوەمانەکەواتە تۆ ئەبێم یاریزانانە لە نێو یاریگایە جەوێکی وا بخڵقێنن بۆ ئەم یاریزانەی کە چەند ساڵێکە دوورە لا هەڵبژاردەکەیان وابێ کە بزانێت چەند ساڵە لەگەڵیان هەیە یعنی ئەمیان بۆ نەخڵقان بەڕاستی بۆ کەریم ئەمە بە چیولەکەمەوە دەستکەوتەکانی فەڕەنسا دیشامپی لێبێ بە شەکرێ یعنی زۆر چی ئەلام هەڵێ چی ئەلام چڕاگەن لە کاتێکە یاری بەلجیکای جێمی یەکەم 2 گۆڵی لێکرا جێمی دۆم 3 گۆڵی کرد لە ماوەی 45 خولەکە یاری ئیسپانیا جێمی یەکەم خراپ بوو جێمی یەکەم خراپ بوو جێمی دووەمیش مامناوەند بوو بەڵام گۆڵێکی لێکرا بەڵام وەڵامێکی خێرایە بوو هەر لەو 45 دقیقە سەرکەوتنی یەکلا کردوانێ بوو یعنی دیشام دایم بەوەگاری خراپی فەڕەنسا دانرێ بۆکاری ڕەخنەکانی سەر فەڕەنسا دانرێ لە کاتێک ئامەش ئەنجامەکە یەکێک لە سەریکە کاکە حەمە یەکێک لە هەڵەکانی بەڕاستی هەم ڕاگەیاندن هەم شەقامی وەرزشی ئەوەیە کە تاوانبارکردنی ڕاهێنەرە یا بۆ نمونە ئەگەر دارەکە لە هەر شوێنە کاشکایە هێلکەکە لەسەر شتێکا بشکێ یاریزانەکە گۆڵ ناکات دوایی یەخی ڕاهێنەرەکە ئاگرن پەنارتێکە گۆڵ ناکات دوایی یەخی ڕاهێنەرەکە ئاگرن نەمەش دیشامبی نەکبەتی گرتوۆتەوە لەبەرەوەی دیشامبیشەکە لە ڕاهێنەرە ناسکەکان ینی کە منەڵێم ناسەکانی زۆر کابراایکی نەرمە مۆناکۆی بردۆ تیاری کۆتایی چامپیۆن دەستکە و یوڤی لە پلە دوو سەرخستەوانی بۆ بەڵێ یعنی ڕاهێنەرێکە نەخۆی حەزی بەخۆ دەرخستنە نە حەزی بە قسەی زلە نە شان و باڵ باە نە ڕاهێنەرێکی تونند و تیژ و ئەوەیە لە کابراایەکە ینی بە گوێرەی ئەو توانا و لێک تێگەیشتنی خۆی لە تۆپی پێ تەعامولەکە بەڕاستی وە ئەمەش کلیلی سەرکەوتنەکانی ئەم ڕاهێنەرەیە بێدەنگەکەی و خوێندنەوەی بۆ یاریەکە شیاویشە لەو پێگەی زۆریش لەبەر ئەوە هەڵەیەکی زۆر زۆر گەورەیە کە تۆ ئەم دەستکەوتانە بێبەریکەی لە دیشام لە کاتێکا دیشام پێکاتی دروست کردووە دیشام یاریزانانی بانگێش کردووە دیشام سەرکردایەتی هەڵبژاردەکەکە و لە شکستی یۆرۆیە کە ئەو هەموو نەقدەشان لێگرت ئەو هەڵبژاردەکەی بەجێنێژ من پێم وابوو ئەگەر هەر ڕاهێنەرێکی تر وایە لە غێری دیشام لە ئەو ڕۆژەی کە لە یۆرۆیا شکستی هێنا ڕۆژی دواتر دەست لە کارشێشانەیە کرد و دوورەکەوتەوە بەڵام ئەو هەشانیامێشی لەسەر بوو بەڵێ ئەو هەموو زەختە علامێشی لەسەر بوو شانایە بەر ئەو بەرپرسیارەتێ توانێت قیادەی ئەم هەڵبژاردە فەڕەنسایەکە کە من پێم وایە ئێستا یەکێکە لە هەرە هەڵبژاردە بەهێزەکان بەڕاستی زۆر باش ئەچمە سەر تەوەری دووەمی بەرنامەکە کە باسکردنە بێت لە یاریەکانی چامپیۆنز لیگ ئەم هەفتەیە کە کۆمەڵێک یاری گرنگ بەڕێوە چون چامپیۆنز لیگ بەرەو قۆناغی ئەستیار هەنگاوانەیە کە یاریەکانی سێمی چامپیۆنز لیگە کۆمەڵی تیپ لە بارودۆخی نەخوازراوان و پێویستیان بەگەڕانەوە کۆمەڵەتی لێگلاکردنەوەی سەرکەوتنیان لە یاریەکانی ڕۆژی سێشەمەوە دەست پێ دەکەم و بە تایبەتیش لە یاری ئەتلەتیکۆ مەدرید و لێڤەرپۆڵەوە دەست پێ دەکەم جیاواز لە ساڵانی ڕابردوو بڵێن جیاواز ناتوانم بڵێن جیاواز لە بەروی لیڤەرپۆڵ توانم بڵێم ساڵانی ڕابردوش سەرەتای یاریکردنی چامپیۆنز لیگی هەر سەرکەوتنەکان بۆ یعنی بەرامبەر ئەتلانتا دۆڕا لە قۆناغی کۆمەڵەکانە پار بەڵام پێم وابێ یاریەکانی کۆتایی بوو نەک یاریەکانی سەرەتا چونکە یاری سەرەتا 5 گۆڵی کرد بوو لەناو ئەتلانتایە لێڤەرپۆڵ سەرەتایەکی باشی لە کۆمەڵی مەرگا دەست پێ کردو ئەم یاریە لە نێو یاریگای ئەتلەتیکۆ مەدرید واندا میترۆپۆلیتانۆ ڕوبەڕووی ئەتلەتیکۆ مەدرید دەبێتەوانێ کلۆب لە کۆنگرێ ڕۆژنامەنووسی ئەمڕۆیە ینی باسییان پرسیارێوان لێکرد تایبەت باری ئەتلەتیکۆ مەدرید و ئەو شکستەی کە لە وەرزی ڕابردووتر تووشیانم کە ئەتلەتیکۆ مەدرید بێبەشی کردن چ لە ئەنفیڵد چ لە نێو یاریگای خۆیانە و چی کلۆب ینی وتەیەکی باوی ڕانەرەکانی و تۆ هێشتا بیر لە یاری واتفۆر دەکەم و دواتر بیر لە ئەتلەتیکۆ مەدرید دەکەینەوانێ دروشمی لیڤەرپۆڵ پێ وایە لە چامپیۆنز لیگی وەرزی ئەمساڵ چۆنەوە بە تایبەتی تریش ڕوبەڕووبوونەوەی ئەتلەتیکۆ مەدرید و لێڤەرپۆڵ کە بیرمان نەچێت ئەتلەتیکۆ مەدرید خاوەنی 4 خاڵە یاری ڕابردووش لەگەڵ میلانە ساڵن لەبەر میلانەکەی خۆی وایە بەڵام لێدانێکی سزای نایاسایی بۆ ئەتلەتیکۆ مەدرید دەژمارکرا کە بەڵگەیەوەش ناچارم تۆزیح هەیبەم لەوەی کە جونێت شاکیر بەی شێوەیەک لە چامپیۆنز لیگە یاریەکانی میلان بەڕێوە نابە و لە هەموو یاریکی کۆتاییەکانی یوفا بێبەش کرا بۆی ئەو هەڵە کوشندەی کە
لە یاری ئەتلێتیکۆ مەدرید بەرامبەر میلان ئەنجامیدا بۆ لێدانە سزای ئەژماری کرد. ئەتلێتیکۆ مەدرید و لیڤەرپوڵ لەم ڕوبەڕبوونەوەی چامپیۆنز لیگ ئایا ڕوبەڕبوونەوەیکی سادە یاخود ئەم ڕوبەڕبوونەوەی گەورەیە و ئەنجامەکانی ڕابردووش گەورەیەشی ترەیە بەم یاریە. لەوە دەست پێ بکەین کە تۆتێ ئامانجیام ساڵی لیڤەرپوڵ چێ با من حەزەکەم لەوە دەست پێ بکەم. باش ئامانجیام ساڵی لیڤەرپوڵ شەڕکردن لەسەر دەستە بەرگری نازناوی چامپیۆنز لیگ لەبەرەوەی کە لە ساڵانی پێشوە لیڤەرپوڵ توانی هەم خولی ئینگلیزی بەدەستبێنێ هەم چامپیۆنز لیگ دوو جار بگاتە یاری کۆتایی و جارێک یەکەم و جارێش خستیانە. بۆیە ئامانجی ئەم ساڵی یۆرگن کلۆپ بەدەستهێنان و ڕکابەری سەرسەختی نازناوی خولیانە پاڵەوانەکانە سەبارەت بە یارەکەی ئەتلێتیکۆ مەدریدیش پێم وایە ئەم ساڵ حاڵی ئەتلێتیکۆ مەدرید باش نییە وەکو ساڵانی پێشوو نییە. بۆیە ئەگەر سیمیۆنی زوو فرێ ئەم تیپە نەکەوێت ئەگەر لە قۆناغی کۆمەڵەکانیش سەرکەوێ لە قۆناغەکانی داهاتووتردا تووشی ئەستەمە بێت تووشی ئەستەمێکی زۆرە بێت بەرامبەر بە بۆ هەڵبژاردانشی بە تایبەتی کە بە پلانی هێرشبەردن یاریەکەن چکە کێشەیەک لە بینی هێڵی ناوەڕاست و هێڵی بەرگری ئەتلێتیکۆیە هەیە هەتا ئێستا زۆر نازانرێ وردەکارەکەی لەکوێوەیە بەڵام زیاتری پچڕانی تۆپەکانیان لە هێڵی ناوەڕاستایە و زووگەیشتنیانە بەر ناوچەی سزا و گۆڵ لەسەر تۆمارکردنیانە تەنانەت لەگە بگەڕێتەوە بۆ چەند یاریێکی هەم خولی لالیگاش و هەم خولیانە پاڵەوانەکانی ژەبینی بە ئەتلێتیکۆ ئەو قاینەی لە دواوە نەماوەکو ساڵانی پێشوە. یاری پۆرتۆش گۆڵی لێکرا گۆڵەکە ئۆفساید بوو یاری میلانی ژەر لە سەرەتاوە گۆڵی لێکرا. بەڵێ کەواتە سیمیۆنی ئەبێ زوو چارەی ئەم کێشەیە بکە ئەم خاڵە لاوازە بکە کە لە بینی هێڵی ناوەڕاست بۆ هێڵی بەرگری هەیەی تاوەکو ئەتلێتیکۆ بێتەوە بە ئەتلێتیکۆ بەهێزەکە. سەبارەت بە لیڤەرپوڵیش پێم وایە دەستپێکێکی زۆر باش دەستی پێ کردووە ئەگەر ئەمە لە ناو ئەتلێتیکۆ مەدریدیشا یەکسانیەک بێنە سەرکەوتنە بۆ لیڤەرپوڵ لەبەرەوەی تۆ دایمەن لە دەرەوەی یاریگای خۆ حساب بۆ هەوڵ بۆ برنەوەی بەڵام ئەگەر بە خاڵێکیش بێتە دەرەوەکەواتە دەستکەوتێکەوە بەرامبەر بە چێش بەرامبەر بە ئەتلێتیکۆ مەدرید. بۆیە لیڤەرپوڵ باشتر ئامادەیە باشتر هینەکات بۆ ئەم یاریە لە چاو ئەتلێتیکۆیە لە بەرەوەی ئەتلێتیکۆ کێشەشی لە خولی ئیسپانیا سەرنجێبەم حەزەکەم ڕوونکردنەوەی خۆبی لەسەرەوە ئەوترێت بۆی ئەوەی یانەکانی پرێمەر لیگ یعنی پرێمەر لیگی ئەم ساڵ شەڕێکی یەکجار قورس و سەختە لەسەر نازناوی پرێمەر لیگ. چواریاری یەکەمی چامپیۆنز لیگ بەری توانێت بۆی سەرکەوتنەکە و یەکلا بکەیتەوە چی یەکەمی یەکلاکەی توانێت چ سەرکەوتنەکە و یەکلاکەیتەوە بۆی بۆ دویاری کۆتایی بارودۆخیە منتر بێ و خۆ یەکلا بکەیت و ئامادەکاری بکەیت بۆ بۆکسیندەی ئینگلتەرا تا چەندە مەڕاستە بۆ فرقەکانی ئینگلتەرا کاولی بۆ بن بۆچوونێکی زۆر جوانە یعنی تۆ سەیری ئەم ساڵی خولی ئینگلیزی کە هەموو یاریەکانی و هەموو هەفتەکانی گڕەکاتەوە ینی کۆمەڵێ یانە لە مانچستەر یونایتەوە لە مانچستەر سیتیتەوە لە چێلسیتەوە لە لیڤەرپوڵتەوە ئەمانە هەمووی شەڕی ئەوواکەن کە ڕیزبەندی پێشەوە بەرنێن بەڕاستی جا لە چامپیۆنز لیگا وەی لەوەیە توانێت چواریاری یەکەم بێتەوە 12 خاڵ بەدەست بێنێ وەکو خۆ دەڵیت تاوەکو باشتر ئامادەکاری بکات بۆ ئەوەی کە شەڕەکە ئەو شەڕە بەهێزە لێرەکەم کاتەوە بیباتەوە خولی ئینگلیزی تاوەکو لەوێ ڕکابەری پێ بکات ئەم بۆ چوونە زۆر تەواوە بۆ یانەکانی خولی ئینگلیزی بەڕاستی زۆر باشە. میلان و پۆرتۆ مایکمانیان ئیسابە بووە تیۆ هەرناندێز ڤایرۆسی کۆرۆنایە پێش دەستپێکی بەرنامەکەش براهیم دیازیش توشببوونی بە ڤایرۆسی کۆرۆنا ڕاگەیەندرا دویاری سەرەتای دۆڕانەوە میلان پاش 6 ساڵدا بڕان دویاری سەرەتای لە چامپیۆنز لیگ بەرامبەر لیڤەرپوڵ و ئەتلێتیکۆ مەدرید دۆڕانەوە 3-2 کە هەر دویارەکان لە جێمی دووەمە یانی یاری ئەتلێتیکۆ مەدرید لە دەخولێکی کۆتایی بەو ستایلە دۆڕا بەڵام لە کۆتاییە دۆڕە. ئێستا پۆرتۆوەکو دەرفەتێک سیرەکرێ بۆی کە میلان بتوانێت وەڵامی هەبێ و وەسوود لە ئەنجامەکانی لیڤەرپوڵ و ئەتلێتیکۆ مەدرید بە تایبەتی سەرکەوتنەکانی لیڤەرپوڵ وەربگرێ ئەگەر بات لە بەرامبەر ئەتلێتیکۆ مەدرید بەدەستی بێنێ. ئیبراهیمۆڤیچ گەڕاوەتەوە پێگاتەکە ئەمێ ئەوە پرسم ئەوەی پیۆلیکە لە خولی ئیتاڵی ناوازەی و هەمووان ستایشەکەن بەس تا ئێستا لە چامپیۆنز لیگ دوو یاری کردووە وەکو ئاستۆ سەرنجە چییە بەڵام ئەنجامەکانی شکستە ئایا ئەم بارودۆخە ئەگەری ڕێکبوونەوەی هەیە کاکە حەمەدا بڕانێکی ساڵانێکی زۆر لە خولیانە پاڵەوانەکان وە لە ڕکێبڕکێکردنی بەڕاستی خولی ئیتالیا کێشەیەکی گەورەی بۆ میلان دروست کردووە ینی مەهماکانیانەکەیانەیەکی گەورەیە یانەیە کە حسابی تایبەتی بۆ کرێ ئێستاش لە دوای ساڵانێک کە گەڕاوتە خولیانە پاڵەوانەکان لەم دویاری کە بینیمان تیپی بەرامبەر بە تەواوەتی حسابیان بۆ میلان کردووە کەواتە میلان ماوەیەکی ئەوێت هەتاک و
ئەگەڕێتەوە ئەو کەشەی کە بێتەوە بە تیپێکی ڕکابەر. ئێستا لە خولی ئیتالیا ئەم ڕاهێنەرە وردە وردەوا میلانی قاڵ کردوتەوە بچێتەوە ئەو قاڵبەی کە تیپە ڕکابەرەکەی جانانە و هەوڵ بۆ نازناو ئەیە، بەڵام بۆ جارێ بۆ چامپیۆنز لیگ بەڕاستی منەڵێم زۆر بۆ میلان. بەڵێ هەردوو یارێکە شایەتیە وایە میلان باشترین ئاستی پێشکەش کردووە لە گێمی دووەمە دۆڕانوێتی و شکستی هێناوە لەبەر ئەوەی کە تیپەکە تیپێکی بڵێم چۆن تیپێکی نەکامەڵە جارێ بۆ خولیانە پاڵەوانەکان واتە نەگەیشتۆتە ئاستی ئەو کامەڵی و خوێندنەوەی کە یاریزانەکانی وا ڕابێت کە ئیتر ئەمە چامپیۆنز لیگە ئەبێ وەکو میلانە گەورەکەی جاران ڕکابەری بۆ بکات. جارێ لای ئەم ڕاهێنەرە من پێم وایە ئەوەی کە بیری ئەم ڕاهێنەرە بخوێنمەوە جارێ نایە بەپەلە بڕاتەوە نێوکە کەشی یانە پاڵەوانەکان هەوڵیان لە خولی ئیتالیەوە تیپێکی بەهێز دروستکە ڕکابەری بکات. تۆ کاتێک ئەگەر خولی بە تایبەتی ساڵ بۆی بەڵێ ئەگەر خولی ئیتالی بەدەستبێنی نازناوێکی ساڵانێکی زۆر دەمێکە ئەیهێنیتەوە خەزێنەی یانەکە و تیپێ دروست دەکەی تیپێکی نەشکێنەر. ئەم تیپە نەشکێنەرە ئەتوانێت ساڵی داهاتوو لە خولیانە پاڵەوانەکانە میلانی کۆنمان بێنێتەوە بەرچاو و زۆر جیاوازترە بێت لەم ساڵ. بەڵام ئەوەی کە من لە پیۆلی خوێن بێتەوە ناوێت جاری ئەو سەرکەشیە بکات لە دوو خولی جیاوازە بم پێکاتەیەوە شەڕکا بۆ نازناو بەڕاستی. بەشی کۆتایی بەرنامەکە بیرم بێنەرەوانێ سەرنجە بێت لەسەر دۆرتموند بەڵام ئێستەنا لەبەروی فریان ناکەم باسیە مویارەکان کەم بەس بە کوی گشتی بچمە سەر کۆمەڵەکەی ئەنتەر و ڕیال مەدرید. ئەنتەر میلان تەجروبەی وەرزی ڕابردوویە لە چامپیۆنز لیگ ئەم ساڵیش بەشداری کردوەوە بە دوو یاریگە خاڵیە. ڕیال مەدرید یاری پێشوو بەرامبەر بە شیریف تیراسپۆڵ لە یاریگای خۆیان شکستی خوارەم یاری لە دەرو یاریگای خۆی لە شاختار دەبێتە میوانی شاختار دۆنێتسێکی ئۆکرانی. بارودۆخی ئەم گروپە پێ وایە لە چ بارودۆخێکە بە تایبەتی کە ئەنتەر خاوەنیە خاڵە و ڕیال مەدرید دووەمی گروپەکەی بە 3 خاڵ و ئەگەری سەرکەوتنی شاختار لەم یاریە عنی ئەم کۆمەڵەیە تەواو بەرەو ئالۆزێ ڕایە خۆتی تر کاتی ئەوەیە کە ئەزمون و هێز و ناوداری یانەکان دەرکەوێت لە چامپیۆنز لیگ. کاکە حەمێزاگەر وەکو خۆمان لەسەر جادەدانی ژیناڵی کوڕی زمیان تەرمینان و ڕیاڵەر سەرەکەون بەڵام بەڕاستی ئاستی نادی شێریف یعنی شتێک ئاستی چوای کردووە ئێستا سەر لە بەری مینەکانی پێچەوانە کردوتوانی بەم ئاستا بەڕاستی لە ناو ڕیال مەدریددا توانی 3 خاڵ بەدەست بێنی یعنی کەواتە ئەبێ ئەنتەر میلان بەڕاستی سالۆچە تۆ شاختاریشی بەریتوان شاختاریێکەکە لە تیپە مناڵێم ئێستا ئەنتەر میلان تۆقی وەلی یعنی ئەنتەر میلان ژە ترسێ ئەو مفاجئی لەو دویاریار دروست بووە دیسانەوە لەسەر ئەمیش لە کاتێک ئامەوەکو هەلێ سیرەکرێ بۆ گەڕانەوە لەبەر بارودۆخی پێشووی خراپ کاکە حەمە ینی یەکێک لەو خاڵە لاوازانی تیپە بەهێزەکان کە ناتوانن تەعاملی باش لەگەڵ تیپە لاوازەکانە بکەن ئەمێ بۆ نمونە ئەم نادیە هاتووە 6 خاڵی لەسەر ئەستۆی ڕیال مەدرید و شاختار هێناوە. ئەنتەر میلان خۆشی لە جێژاوایە ئێستا ینی پێویستی زۆر بەو یاریە بیباتەوە. ئەم کاتێک ێتە ناو یاریگاوە بینی ئەم تیپەی بەرامبەری دوو مفاجئی کردووە 6 خاڵی هەیە یعنی کەواتە بە ترسێکەوەیەت بە مرتاحی نایەت. ئەم ترسە لە ڕەنگە ئەمە لە سوودیان تەریش بڵێ ئەم حەزارکردنە ڕەنگە سوودی ئەم ترسە لە مفاجەکە نەک لە ئاستی تیپەکە سوور ئەزانێ ئەم نادیە لە ئاستی ئەنتەر میلانە نییە بەڵام لە مفاجەکە ترسێ بۆ نمونە ئەو دوو مفاجایە بەسەر ئەو دوو تیپەیە کە هیچ کام لە ئێمە نەمانتوانیوە پێشبینی بۆم یاریانە بکەین کە ئەم نادیە توانێت لە خۆی 6 خاڵ بەدەست بێنێ من وتمەر زەڵاتەیەم تیپە لەەوە چێمیان 3 خاڵی وەرگرن بەڵام ئەنتەر میلان بۆ ڕەوانەوەی ئەم ترسە لەم تیپە پێویست ئەکات گۆڵێکی دقیق لە سەرەتای یاریەکە تۆمار بکات تاوەکو بەشکە هەل نەیە خۆی شاختاریش و ڕیال مەدریدیش کەوتنە بەرەو هەلە کە شیریف زوو گۆڵی کرد. ئەوە مشکیلەکەی یعنی تۆ ئەگەر سەرەتا گۆڵ لەم تیپە لاوازانە بکەم تیپە لاوازانە ئیتر بەرگە ناگرن بۆ لەبەرەوەی دابەزنیانەوە گۆڵ بکەنەوە ئیتر دیفاعی ناکەن کە تۆ دیفاعی نەکرد دواوە بۆ چۆڵەکە تۆ بە ئیسراحە دەتوانی هەلیتر دروستکەی کەواتە یەک لە خاڵەکانی ئەنتەر میلان کە بیەوێت ئەنجامەکە لە ساڵحی خۆی بکات بێ سەرەتا یاریەکە گۆڵ بکات چونکە ئەگەر گۆڵی دوا بکەوێت و ئەو تیپە گۆڵێ لەسەر ئەنتەر میلانکە بەڕاستی وەزەکەش لەقێنێت بێتەوە بە مشکیلە لەوە چی ئەنتەر بیبات ئەگەری گەڕانەوە ڕیال تووشی یعنی سەدمەیەکی زۆرە بێ ئەنتەر میلانەکە لە پێشا گۆڵی لێ بکرێ بەڕاستش ئەگەری گەڕانەوە ڕیال مەدرید بەرامبەر شاختار و سەرکەوتنی پێم وایە ڕیال مەدرید کێشەی نییە باش خۆی ئامادە ئەکات بە تایبەتیش
ئەم ئیسراحەتە کە بۆ هەڵبژاردەکان یاریان کرد ئەم ئیسراحەتە بۆ ڕیال مەدرید هەرچی چەمپیۆنەکانی ڕوبەڕوو بۆ بەڵام بەڵێ زۆر کە هەلێکی باش بوو بۆ ڕیال مەدرید تاکو بتوانێت ناوماڵی خۆیان شیلۆتی ناوماڵی خۆی ڕێخاتەوە و پێم وایە هیچ کێشێکی نابێ بەرامبەر بە شاختەر یاری تۆپی بێشە بەڵام من زیاتر چانسی ڕیال ئەبینم بۆ سەرکەوتن وەک لە تیپەکانی تر. باش بەرشەلۆنە دووشکستی لە سەرێکی تۆمار کردووە. بەرشەلۆنە وێرانە ئەم یاریە بەرامبەر دینامۆکی بە هەمووان وەک ڕکابەرێکی ئێجگار لاوە سریەکەن بەڵام دینامۆکیف یاری ڕابردووی بەرامبەر بە ڕاستە شکستیانە بەڵام سەرەتایکی باشێ بوو یاری بەرامبەر بەنفیکا ینی گۆڵی لە بەنفیکاش کرد بەڵام ڤار گۆڵەکەی ڕەتکرداوانێ لەوەی کە سێ خاڵ بەدەست بێنێ پێ دوایە بارودۆخی بەرشلۆنە لە چامپیۆن لیگ یاخود دامانجی بەرشلۆنە لە چامپیۆن لیگ یەک لە کێشەکان کە هاندەری بەرشلۆنە ناتوانن ئەم شتە ببینن یا ناتوانن تەقبولیەوە بکەن بە بەردەوامی ئەڵە هێڵی هاواریان هێڵی بەرگریان خراپە باشە دوجار کاپتنێکەیە کە قیادەی کەشتی ئەمیاناناکات کە پێی وترێ ڕاهێنەر ئێکە ڕاهێنەر ئیشی چیە کە نتوانێت لە یاریە کاتەوە لەگەڵ بایرن یاریت کردووە لە ناو بەرشلۆنەیە سێ گۆڵت لەسەر تۆمار کراوە کە دەبوو زیاد وایە بۆ 7 گۆڵ و بۆ 8 گۆڵ باشە تۆ لەم یاریە بە شکست داتوویتە دەرەوە ئەی باشە ئەمە ئیشی ڕاهێنەر نییە خاڵە لاوازەکانی تیپەکەی خۆی دەستنیشان کا تاوەکو بتوانێت لە یاریدا هاتووە ئەم لاوازیان نەهێڵێ ئەم خاڵە لاوازانە پڕکاتەوە بۆ باشترکردنی تیپەکەی ئێگە لە یاری دۆما تۆ شکست دێناکەواتە ڕاهێنەرنی لەگەڵ ڕێزما من هاتنی کۆمان بۆ یانەی بەرشلۆنە زۆر بە هەڵەیەکی گەورەی ئیدارەی بەرشلۆنەیە زانم کام ڕاهێنەرانێنە ئەم ڕاهێنەرە خۆدی کۆمان لەبەرەوەی کۆمان توانی هەڵبژاردەیەکی بەهێزی گەورەی وەکو هۆڵندا ڕێک بخات پێ دوایە کومان شیاو نییە بۆ یا بارودۆخی ناتوانێت قیادەی ئەم زروفەی بەشستانەوە کا بەڕاستواتە گێژاوەکەی نێو بەش بەڵێ نەک خودی کۆمان نەنا یعنی کومان ئەو ڕاهێنەرە نییە گە بتوانێت ئێستا ئەم حاڵی بەرشلۆنە لە خراپەوە گۆڕێ بە باش لەبەر ئەوەی سەیری چەند یاری ئەمە ڕاهێنەرە چەندێکە ڕاهێنەرە کاکە چی کردو جێدەستی کوا جێدەستیم ڕاهێنەرە کوا شای ئیسپانیای بردووە بارتۆمی ئەمڕۆ لێ دوانی هەڵە جامی شای ئیسپانیای بردووەرزی ڕابردوو ڕاشمان ساڵ دەوریش و جامی شەبە ئەزانین چی کاکە حەمە باردۆمی سەرۆکی پێشوژەڵە بەرشەلۆنە یعنی لە دوای ڕۆیشتنی میسی فەراغێکی زۆر گەورەی بەجێ هێشتۆ میسی بەڕاستی ینی کابزەم لەسەر کومان نامێن با لەبەرەوەی ڕاهێنەرە دوجا باشە کاتێک کە کریستیانۆ ڕۆناڵدۆ با ئەوە بچینەوە سەر ڕیال مەدریدش بۆەوە کاتێک کە کریستیانۆ ڕۆناڵدۆ ڕیال مەدرید بەجێ هێڵێ هەر لە بەرنامەیە من وتم شوێنی 6 یاریزانی چۆڵ کردووە ڕیال مەدرید پێویستەکە ئەو شوێنە پڕکرێتەوە بۆ زێدان توانی لە ماوەیەکی کەما پڕی کاتەوە و بەڵام هەر پڕ نەبووەوە بەڵام ئەکرێ بڵین زیاتر پێوەی دیار هەمە تیپێک کە بتوانێ منافەسەی نازناو بکات و نازناو بەدەستبێنێ بەبێ ئەوە یعنی کەواتە تۆ پڕت کردوتەوە بەرشلۆنە کێشەیە بەرشلۆنە کێشەیەکی گەورەیە میسی چەند ساڵ 21 ساڵ نەزانم چەندێک ساڵ لە بەرشلۆنە یاری کردکاکەم کابرایە یعنی ئێستا فەراغێکی گەورەیە بە عوسمان دەمبلی پڕ ناکرێتەوە کورە کاکە بە پیدری و میدری و نازانم چێ پڕ نابێتەوە ینی ئێستا حەفلەیانەکەی و عەقدمان لەگەڵ پیدریا درێژ کردوتەوە بۆ دۆزار بەڵێ یاریزانێکی باشە بەڵام هەڵۆشانەوەی گرێبەستەکە پێویستە کا بەرشلۆنە ئەویش شێوازێ دروستکا کومان کە بەرشلۆنە بە جەماعی یاری کاتەوە دیسانەوە هەژمونی ئەو نەمێنێ ینی ئەو شوێن فەراغانەی میسی کە بەجێ هێشتۆ لە نێو یاریگای کام بنووە پڕ کرێتەوە بەڕاستی یعنی ئەمانە هەمووی کێشە لەسە بۆ بەرشلۆنە هەتا ئێستا بەرشلۆنە سەدمەی ڕۆیشتنی میسی لە سەدمەی ڕۆشتنی میسیە 5 خولەکەم ماوە ئەم 5 خولەکەیم بەخۆ بە تەوەرێکی کراوە قسم لەسەر دۆرتمۆند بۆ بکەی لەبەری بمانەوە نەمانەوێ هەندێکی دۆرتمۆند هەیە و بەوەی کە لە بەرنمەکانی ترا با من حەق بڵێم من بە وجودی تۆ باسی دۆرتمۆندم کردووە ئەوەش لەوەشێ خۆشایەتیم بۆ بێ بەڵام لە بەرنمەکانی تا ڕەنگە دەرفەتێکیەوە نەبێ باسی دۆرتمۆندی لە بەرۆ منم 5 خولەکە بۆ خۆ تەرخانەکەم بەبێ پرسیار خۆ شتێکمان لەسەر دۆرتمۆندی ئەم ساڵ و لەسەر ڕکابەرەکان و ئامانجی دۆرتمۆند و ڕانەرینەوەی دۆرتمۆند و بارودۆخی دۆرتمۆند بۆ بڵێ وەکو بەشی کۆتایی بەرنامە هەڵبەت سپاسانەکەم کاک محەممەد دۆرتمۆند هەموو ساڵەیەکێکە لە تیپە باشەکان بەڵام
ئیدارەیەکی خراپیداری دۆرمۆنەکە بەڕاستی ئیدارەیە کە تەنها و تەنها بازرگانەکەی زاڵ کردووە بەسەر لایەنە وەرزشێکەیە کە یانەیەکیش تۆ یانەیەکی وەرزشیت خەریکی بازرگانی بیناگەی بەو ئامانجێک کە تۆتەی و هاتنی ئەم لێشاوە یاریزانە بۆ دۆرمۆن و ڕۆشتنی لێشاوی یاریزان بە ئەستێرەکان یعنی بە یاریزانیەن بۆ دۆرمۆن بە ئەستێرەی ئەڕۆن ئەمە وای کردووە کە دۆرمۆن مستەقر نەبێت کە دۆرمۆن هەمیشە کێشەی هەبێت کە دۆرمۆن هەمیشە لە خەیاڵی ئەوەیە بژیت جارێکی تر بتوانێتەوە خولی ئەڵمانی بەرێ بە خەیاڵی ئەوە ژیت کە ساڵی تر بگاتەوە یاری کۆتایی چامپیۆنز لیگ و چامپیۆنز لیگی وەکوونەوە حەوت بەرێت بەڵام هاتنی ئەم ڕاهێنەرە من ئەمەیە بیکەم بە خاڵی دەستپێکی گۆڕانکاری لە دۆرتمۆنە بۆ باشتر چکار ئەم ڕاهێنەرە بە شەرتی ئەوە هاتۆتە دۆرتمۆنەوە کە دۆرتمۆن نەبێتەوە بە دۆرتمۆنێکی بازرگانی و کاری بازرگانی نەکا بە یاریزانەوە و دۆرتمۆن ئەبێ بێ بە تیپێکی ڕکابەر و دۆرتمۆن ئەبێت پرۆژەیەکی گەورەی چەند ساڵی داهاتووی هەبێت تاوەکو بتوانێت پارێزگاری لە یاریزانەکانی بکات لەو ئەستێرانی بکات کە لە ڕیزی ئەم تیپە یاریەکەن تاوەکو بتوانن شکۆیەک بۆ دۆرتمۆن بژێرنەوە هیچ نەبێت تۆزە هەمێنەی بایرن لە خولی ئەڵمانی کەمکەنەوە و بشتوانن تیپێکی ڕکابەری سەرسەخت بن لە خولیانە پاڵەوانەکانە کە بە ئاسانی دوور نەخرێنەوە بەڕاستی هاتنی ئەم ڕاهێنەرە دەستپێکی ئەم خاڵەیە هەموو کاتێکیش من وتومە هەر ڕاهێنەرێک بۆ هەر نایەک بێت جار ڕیاڵ مەدرید دایشێ ئەنتەر میلانە ئێسی میلانە هەر ڕاهێنەرێک کە ئەو ساڵەیە دەبێت بە ڕاهێنەری یانەیەک تۆ بێ ئەو موسیما ئەو وەرزە چاوەڕێی هیچی لێ نەکەیت چکە ئەم ڕاهێنەرەیەت هەر ڕاهێنەرێک فەلسەفە و پلان و تەکتیکی یاریکردنی خۆی هەیە ناچێت لەسەر پلانی ڕاهێنەرەکەی پێشوو یاریکە ئەمیت ئەم فکرەی کە پێیەتی تطبیقی کا لە نێو ئەم یانەیە لە نێو ئەم تیپە بەڵام پێویستە پارێزگاری لە ئەستێرەکانی تاوەی ساڵی داهاتوو تەڵەباتی خۆتی پێ تەنانەت لە 4 کۆنگری ڕۆژنامەنووسیا لە 5 کۆنگری ڕۆژنامەنووسیا مارکۆس ڕۆزە داوا کاڵێ من داوا لە ئیدارەی یانەکەکەم دەست بەم یاریزانانەوە بگرێ خۆ کاتێکا و یعنی بۆ نمونە سانشۆڕۆی زۆری پێ ناخۆش بوو تی من یەکێکە لە یاریزانە هەرە عەزیمەکان ئەم یاریزانە ینی لە پرۆژەی داهاتووی دۆرتمۆنە پێویست بەم یاریزانە ئەکات تاوەکو ئەو خەونە بەدی بێنە بەڵام ڕۆی بەڵێ مالینیش یاریزانی بەڵێ مالینیش یەکێکە لە یاریزانە باشەکان بەڵام جارێت نەیتوانیەوە جێدەستی خۆی بە تەواتی دیارکات چکە سەرەتایەتی هاتنی ئەم ڕاهێنەرە ئەبێ ئەم وەرزە دەرفەتێکی بیتێ فەلەنەوە تا ئێستا کێشە لە دۆرتمۆنە لە دووشتایە لە پێکانی زۆر کە دیسانەوە بەرەوەی تیپەکەی گرتووە هەموو یاریەکە بێن و یاریزان هەشت یاریزانی پێکانیە بێ دوو هێڵی بەرگریەکەی کاکە حەمە هێڵی بەرگریەکەی زۆر خراپە دۆرتمۆن ینی ئەم ڕاهێنەرە پێویستە کا چارەسەری هێڵی بەرگری بکە چکاگەر دۆرتمۆن 5 دانە گۆڵ بەهۆی هالاندوانەوە لە پێش ئۆتۆمارکە لە دو چاریان لێکرێ ئەگەر سێ گۆڵکە لە دو چاریان لێکرێ ینی کێشەیە یاری نەبووە دۆرتمۆن وازم لە مۆرزای بە یەک یاری لە کلێنش هاتۆتە دەرەوە ئەوانەی ترە من گۆڵی لەسەر تۆماکراوەکەواتە یەکێک لە خاڵە لاوازەکانی ئەم ڕاهێنەرە تا ئێستا کە چارەسەری نەکردو هێڵی بەرگریەکەیەتی کە هەرچەنە یاریزانی باشیشی تیا ئەیکانجی یەکێکە لە یاریزانارە باشەکان هۆمێڵس گۆریرۆ بۆ نمونە ئەوەی بەلجیشیەکە مونیر ینی یاریزانی زۆر چاکیشی هێڵی بەرگریە بەڵام پێویستە کات هێڵی بەرگری چارەسەر کات و من چاوەڕێی ئەوە ئەەکەم کە دۆرتمۆن بە قیادەی مارکۆ ڕۆزە هیچی کەمتر نییە لە کلۆپ و لە تۆماس تۆخێل کە قیادەیەم تیپیان کردووە من چاوەڕێکم قیادەی دۆرتمۆن بکە بۆ یاری کۆتایی چامپیۆنز لیگ و کەمکردنەوەی هەیمەنەتی بایرنیش سپاس یادگان محەممەد دەکەم سپاسەکەم کە لەم تەوەرە کراوانە و لەم گفتوگۆ زۆرە لەگەڵ مامادە بووی لەم بەرنامەیە زۆر سپاس بۆ جەنابتە ئازانم بەرنامەی ئەم شەوم پێشکەشکردنی هیوادارم توانی بێتمان تا ڕادێگە و فەراغی دو هەفتەی ڕابردوومان لەم بەرنامەیە پڕ کرد بێتەوە سپاس بە هاوکارانم لە کۆنتترۆل و پشتی کامێرا تا بەرنامەکانی داهاتوو بەخواتان ئەسپێرم خواتان